بایدن پلانی خەرجکردنەکانی ڕاگەیاند. پێشبڕگی بۆ ستانداری ڤیرجینیا سەرنجی ئەمەریکای ڕاکێشاوە. وشکە ساڵی و تەنگەژەی کەمی ئاو لە عێراق و هەرێمی کوردستان. تەماشاچی لێ خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنێکشن دەمژمار نەوەنی مشەوەکی وەدەم واشنگتن هەینی 29 مانگی ساڵە 2021. من ژانی دیلان درود گەرمە کارمەندەی لە بەشی کوردی دەنگ ئەمریکا پێشکەشتان ئومیدەوارم دەمیگی خۆش وەلمان بوونە سەر. سڵاو و ڕێزێ من ساڵح دەمی جەرجی بۆ بینەرن هێژا ئەمژ ئەمریکای دەست پێ بکەن. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن دۆ پێنجشەمێ پلانە خۆیان خەرجکردنێ بە نرخا 1.75 تریلیۆن دۆلار ئاشکێرە کرد کو نیڤا نرخا پێشنیاراویە چەند هەفتەیان بەرەیە. وی گوت ئەف پلان دێ ئالیکاریەن هەری ڤەگوهێز ji بۆ مەڵبەتên ئەمریکی دابین بکە و دێ هەمان دەمێدە دێ ئەمریکا بدە سەرریە کێمکردنا پیسبوونا ژینگەهێ. بایدن سبەهێ زوو پلانە خۆی ji قانوندەنەرên دەموکرات را نیشان دا و پشترا دە ئاخافتنا خۆیان کۆشکا سپی دە پێشکەش کرد. چ کەس هەر تشتێ دخوازە بەدەست نایەخە. ئەس ژی وەک هەر کەسی لێ لە هەفکردن ئەڤەیە. ئەڤەیە یا هەر کەس پێ ڕازی دبا. ژمێژ ئەس دبێژم لە هەفهاتن و ڕێککەفتن بتنی ڕێکا بدەستخستنا دەستکەفتن مەزنە دە وڵاتێک دموکراتیکدا. خزمەتێک مەزن ji vî welatî rahatkirin. بایدن ji demokratên Kongrêsê ra got plana biçûkirî ew berhema guftûgoyên berfireh bû li gel bireka mezina demokratên pêşverû nermerê di Kongrêsê de. Evgirîdayê şiyana berêkaniyê ye li hember ji xwerazîbûnê. Ew peywendîdar e bi berfirehkirina delîveyan, ne bê biherkirinê ji delîveyan. Ev alaqedar e bi rêberatîkirina cîhanê ve, ne ku rêbidin cîhan me li paş xwe bihêle. Biden balkişand ser axaftinên xwe yên taybet li gel dû qanûndenerên ku li dijî pêşniyara wî ya xerjkirina 3.5 trilyon dolar bûn. Ew jî Senator Joe Manchin yê West Virginia û Kirsten Sinema ya Arizonayê. Joe Biden bawer e ku ev plan li encûmena nûneran û herwiha li Sînatoyê derbas be û çaverê ye ku ew îmze bike li gor daxuyaniyeka koşka spî. Lê hîn nediyar e ku aliyên dabaşbûyên demokrat li Kongrêsê hevran e bi koşka spî ra ku wê ev plan derbas be. Lê gel pêşniyareka din ya bi nirxa 1.2 trilyon dolar ji bo avakirina rê û piran li seranserî Amerîkayê. پێشبڕیەکی زۆر لەیەکەوە نزیک بۆ ستانداری یەکێتی ڤیرجینیا لە سەرانسەری ئەمریکادا سەرنجی پێدراوە و وەکو ڕێفراندومێک لەسەر کارنامەی سەرۆک جۆ بایدن سێر دەکرێت. کاندیدی کۆماریەکان گلێن یۆنگن زۆر لە کاندیدی دیموکراتەکان تێرێ مەکاڵف نزیک دەبێتەوە لە کاتێکدا دەنگدەران خۆیان ئامادە دەکەن بۆ چوونە دەنگدان لە ڕۆژی سێشەممە لە ئیالەتێک کە لەم ساڵانەی دوایەدا بۆ دیموکراتەکان دەنگی داوە. سەرۆکی پێشوو باراک ئۆباما خانمی یەکەم جیل بایدن و تەنانەت سەرۆک بایدنیش کە باڵاترین بەرپرسی دیموکراتەکانە هەمویان بەشداری هەڵمەتی هەڵبژاردننی تێری مکاڵفیان کردووە تا جارێکی دیکە ببێتەوە حاکمی ویلایەتی ڤێرجینیا. گلێن یەنکن کە بەڕێوەبەری یەکێک لە گەورەترین کۆمپانیەکانی وەبەرهێنان بووە کاندیدی کۆماریەکانە و ئەمە یەکەم هەوڵێتی بۆ دەستهێنانی پۆستێکی سیاسی. بۆچی دیموکراتەکان هێندە لەم کاندیدە دەترسن و هەموو هەوڵێکی خۆیان خستۆ دەگەڕ. ئەگەر بگەڕێیتەوە بۆ کۆتایی ساڵانی حەفتاکان تاکە جارێک کە پارتی سەرۆکایەتی واتە و پارتەی کۆشکی سپی بەدەستەوەیە حاکمی ویلایەتی ڤیرجینیای بردەوە ساڵی 2013 بوو کاتێک تێری مەکلۆف کاندیدی دیموکراتەکان بوو. مەکئۆڵف بە چەند دەنگێکی کەم بردیەوە بە پێچەوانەی پێشبینی ڕاپرسیەکانەوە. جگەلەوە ئیدی هەمیشە لە هەڵبژاردنەکانی حاکمدا خەڵکی ڤیرجینیا هەمیشە دەنگیان بۆ پارتە داوە کە کۆشکی سپی بەدەستەوە نییە. ڕووداوێکی باوی دیکەش هەیە کە دیموکراتەکان دەیانەوێت بەسەریدا زاڵ ببن. پارتی ئەو سەرۆکەی تازە هاتۆتە سەردەسەڵات عادەتەن کورسی کۆنگرێس لەدەست دەدات.
بۆیە هەردوو پارتەکە دەیانەوێت ئێستا استراتیژەکانیان تاقی بکەنەوە وەکو ئامادەکاریەک بۆ هەڵبژاردننی کۆنگرێسی ساڵی 2022 تا بزان چ استراتیژیەک سەرکەوتوو دەبێت. ساڵی 2000 بایدن لە ڤێرجینیا 110 لە پێش ترەمپەوە بوو. ئێستا هەوڵ دەدات یەنکن بە ترەمپەوە ببەستێتەوە. دەزانم کەمپینی مەکئۆڵف بەڕاستی هەوڵی داوە گرتبوونەوەیەکی ئەم دواییە کە یۆنکن تێیدا ئامادە نەبوو بۆ خۆی بقۆزێتەوە، بەڵام ستیڤ باننی لێبوو کە لانی کەم لە سەرۆکی پێشوو ترەمپ نزیک بوو. ترەمپ تەلەفۆنی بۆ ئەم گرتبوونەوەیە کرد و بە باشی باسی لە یۆنکن کرد، کەواتە با بەم شێوەیە بیخینە ڕوو. بە دڵنیایەوە یۆنکینگ بە ئاشکرا پشت بە ترەمپ نابەستێت لە کەمپینەکەدا، بەڵام چەند جارێک لەبارەی ترەمپەوە شتی باشی گوتووە. گوتوویەتی کە خۆشحاڵە پشتگیری سەرۆکی پێشووی هەیە، بەڵام ئەوە شتێک نییە یۆنکینگ هەوڵی دابێت جەختی لەسەر بکاتەوە. یەنکن دەیەوێت جەخت بکاتە سەر پەروەردە و کێ دەبێت بڕیار بدات لە خوێندنگا حکوومیەکان چی بخوێنرێت. ئامادەبوونی سەرۆک بایدن لە گرتبوونەوەکەی مکاڵف پێوەرێکی سیاسیە بۆ ساڵی 2022. ڕاپرسیەکان نیشانی دەدەن کە کەمتر لە 50 ئەمریکیەکان لە بایدن ڕازین. ئەگەر یۆنکن بتوانێت هەڵبژاردن بباتەوە، پێم وایە زیاتر لە هەموو شتێک هۆکارەکەی بایدن و ئەو بارودۆخە خراپەیە پارتی دیموکراتەکان دروستیان کردووە. هەرکە لە ڕۆژی هەڵبژاردن 2 نزیک دەبینەوە، ڕاپرسیەکان دەریەخەن مکاڵف و یەنکن لە ڕکابەریەکی توندان. بۆ ستیڤ ڕێدش لە واشنگتن، نام و عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا. دەمەکێدا کۆ لە ئەمریکا چارەسەریەکە نو یا کۆڤید-19 تێنرخاندن ji بۆ ڕەوشێن تەنگاڤیان پشتگیریەکە داراییە بەربە فەرەح تێدابینکردن ji بۆ گەهاندنا دەرمانان بۆ سەرانسەری جیهانی. راپۆرتا کارۆلین پرسۆتی ئاگاهین بهتر هەنە. ئەم حەبانە هیوابەخشن بۆ ئەوانەی تووشی کۆڤید دەبن. دروستکەری دەرمانەکە کۆمپانیای مێرک دەڵێت مۆلۆنۆپریڤیار ڕێگری لە زیادبوونی ڤایرۆسی کۆرۆنا دەکات. تاقیکردنەوەکانی کلینیکی ئەوە دەردەخن کە بە زوویی خواردنی حەبەکە مەترسی کەوتن لە نەخۆشخانە یان مردن بۆ نیوەی کەم دەکاتەوە و هەروەها بەکارهێنانیشی ئاسانە. هاوڵاتیان دەتوانن بچن بۆ دەرمانخانەکانی خۆیان و دەرمانەکانی وەربگرن، هاوشێوەی وەرگرتنی دەرمانەکانی دیکە. ئەگەر وەزارەتی خۆراک و دەرمان داواکاری کۆمپانیای مێرک بۆ بەکارهێنانی تەنگەتاوی پەسەند بکات، ڕەنگە حەبەکان لە ئەمریکادا بەر لە کۆتایی ئەم ساڵ لەبەردەستدا بێت. هاوکات کۆمپانیاکە پلانی بەکارهێنانی هاوشێوەی تەنگەتاوی لە سەرانسەری جیهانی هەیە، بەڵام دابینکردنی بوجە و دابشکردنی ئەم دەرمانە و چارەسەرەکانی دیکە لەوانە ڤاکسینەکان بۆ بەشە دواکەوتۆکانی جیهان هێشتا هەر ئاستەنگیەکە. پێویستە ئەوە بە هێند وەرگرین چونکە ئەمە کێشێکی جیهانیە و پێویستی بە چارەسەرەکانە. جا من پێم وایە تەنانەت ئەگەر بڵێت هیچ کەسێک سەلامەت نییە، ئەوە زۆر ڕاستە. ئەمریکا پێشوەخت بڕی 1.7 ملیۆن کۆرسی دەرمانەکەی کڕیوە بۆ یارمەتیدان لە گەیاندنی دەرمانەکە خێراتر بۆ بەشەکانی دیکەی جیهان. دامەزراوەی بیڵ و مێلیندا گەیتس 120 میلیۆن دۆلار دابین دەکەن بۆ خێراییدان بە دروستکەرانی دەرمانە هاوشێوەکان بۆ ئەوەی دەرمانی هاوشێوەی کۆمپانیای مێرک بەرهەم بهێنن بۆ وڵاتانی بەرەو ڕسکانچوو. بوجە کرۆکی چارەسەرکردنی کۆڤیدە. دکتۆر کەلیب هێرناندز پزیشکێکی ژووری تەنگەتاویە ئەوەی کە لێکۆڵینەوە لە دۆزینەوەکانی دەرمانی کۆڤید دەکات، دەڵێت لێکۆڵینەوە لە 3 دەرمانی دیکەی چارەسەرکردن کراوە. لەوانە دەرمانێکی چارەسەرکردنە کە کێبڕکێ دەکات لەگەڵ کۆمپانیای مێرک بۆ دەرمانی مۆلۆنۆپریڤیار. دکتۆر کەلیب هێرناندز دەڵێت ئەوان بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمان پشتیوانی داراییان نییە. حکوومەتەکەمان ئامادە نییە بڕی 500,000 دلار بۆ ئەنجامدانی ئەم لێکۆڵینەرانە خرج بکات. ئێمە پشت بە کۆمپانیەکانی بەشی تایبەت دەبەستین بۆ گەیاندنی شتەکان بۆ بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمان. هەر بۆیە وەک دەبینن داهێنان بە ئەندازەیەکی بەرچاو بەدی ناکەیت. هەروەها نیگەرانی لە گۆڕێدایە سەبارەت بەوەی پشت بە حەبی مێرک ببەستێت لە بری خۆکوتان بە ڤاکسینێک، ئەوەی کە پسپۆڕان بەلایەنەوە باشترە لەبەر ئەوەی ڤاکسینەکە جەستە فێری دروستکردنی دژە لەش دەکات. ڤاکسینەکە لە بنەڕەتدا ڕێگری لە توشبوون بە کۆڤید دەکات و ئێمە دەمانەوێت ڕێگری لە توشبوون بگرین، نەکە چاوەڕوانی بکەین کاتێک کە ڕوودەدەن ئەو کاتە چارەسەریان بکەین. هەموو ئەوەی بتوانم بیری لێ بکەمەوە بینینی ئەو تەماشایەیە کە بڕوخسارتەوە دیارە. دکتۆر هێرناندز گۆرانی ڕێزلێنان بۆ هاوکارێکی دەڵێ ئەوەی وازی لە پیشەکەی هێنا و کۆڤید شەکەتی کردبوو.
وایە ئەمە ئێستا بۆ نزیکەی 2 ساڵ ڕۆژانە تێدەکۆشین و دەبینین خەڵکانێک دەمرن. من پێم وایە کارێکی سەختە کاتێک خەڵک لە کۆمەڵگەیەکە بڕات پێ نەکەن. ئەوان پێیان وایە کە تۆ بەشێکی لە پلانێک یان تۆ مەسەلەیە گەورە دەکەیت و شتێک هەڵدەبەستیت. پاشان دەچیت بۆ سەر کار و دەبینیت هەواڵی چەندان کەسی مردوو ڕادەگەێنرێت. نزیکەی 5 ملیۆن کەس بەهۆی کۆڤیدەوە لە سەرانسەری جیهان مردوون و نزیکەی 740,000 ئەمریکاییش مردوون. هونەرمەندێک بە ئاڵایەکی سپی ڕێز لە هەرێکێکیان دەگرێت. فیسبوک هەردە دەستپێکیدا ji بۆ گرێدانە خوێندەکاران هاتوو بە ئافراندن لێ پشڕە لە سەرانسەری جیهان پێشکەت و جیهان بە هەورا گرێدا. کارمەندێکی بەریە فیسبوک فرانسیس هاگن دەبێژی کو لێکۆڵینە خۆیە فیسبوک نیشان دێدا کو فیسبوک نفرەت و کینە دانا زانیاری بشاشی و هانی تند و تیژی دێدا ئان تەشوی دەکا. هەروەک ئاگادارن دەما کو ئەم لەسەر وی مژاری داخفین فیسبوک ئەڤڕۆ ڕاگەهان ناوی خوا گوهارتیە وەکریە مێتا. دڵشاد عوسمان پسپۆری ئەولەهیە ئینتەرنێتی ڕاستەخۆ بڕیە سکایپ لە واشنتن دیسی بەمەرادایە کو وی مژاری بەس بکەین. کاکە دڵشاد هون خۆشاتن ji بۆ کۆنێکشن چ قەز ڕاستە ئەوەی کە دەبیژن و دێتە گوتن سەبارەت بە فیسبوک تو چاوە دەبینی؟ بەێ سپاس کاکجانی و دەم باش ji بۆ هەر کەسێ متبینێیانە زانی ئەvە بوو تقریبا 4 ساڵ 5 ساڵ فیسبوک پارچەکی ژیانە پۆلیتیکی یا لە ئەمریکایە وش دەروی ئەمریکایەشی چتاگۆ هاوگن ینی وژمەرگۆت براسی چتن دنیا تەڤاهی زانی بوو چتە کوسا هەیە لێ ئانە هاوگن وەکە گوتی دلیل ژیانی و داکیمنت ژیانین نیشامەدان و فیسبوک زانی بوو ئالگۆریزمی وێنا یان خەوارزمی وێنا تشتن خرابی دکێ لەسەر ئینتەرنێت دهێلێ گۆ ئەڤ گفتوگوێن نەباش گفتوگوێن شاش بچنە سەری دەماگۆ خەلک فیسبوک بکارتێنن ئەڤەیە تشتەکە ئانە ئەمزانن گۆ ڕاستی فیسبوک زانی بوون سەر و تچ چێ نەکرد. کاکە دڵشاد هۆگن هەر وەسا دەبیژی کە فیسبوک سوودوەرگرتنە ji ئەولەهیە هەڵدەبژێری مەبەستەوە چییە؟ ئەرێ هاوگن دەبێژێ فیسبوک زانی بوو تشتێک وسا هەیە یعنی تشتێک دی نەکرد بۆ گۆ پاراستنە ئەم بێژن یوزەر یان کەسێک گۆ کارمەندێ فیسبوک دکن ئەرێ ئانا هاوگن هشت گۆ ئەم ببینن ئەف تشت بڕاستی هەیە. بە ملیێران کەسان و بە سەدان زمان بەکارهێنەرن فیسبوک بەکارهێنن چاو ئەوە کنترۆل دەکرێن؟ ئەرێ فیسبوک ئانا بڕاستی کۆمپانیایەکی گەلکی گەورەیە. فیسبوک هەیە، واتساپ هەیە، ئینستاگرام هەیە، ئۆکلۆسشی هەیە ئەڤ ڤیرچوەل ریالیتی. کۆنترۆلا فیسبوک تێکردن درەیە ئۆفیسن جیهانی بتەڤاهی هەنا دوان ئۆفیسی کەسن هەنا گۆ دچن کۆنتنت دخوێنن چتا گۆ تێپەڵافکردن سەر فیسبوک دخوێنن و سەروی ئەساسی پۆلیسی چێتکن یان سیاسەتێکی چێتکنش بۆ گۆ فیسبوک تشتن بهێلێ یان تشتن ڕاکێش سەر فیسبوک هەر پارچەکی لە دنیای شکلێکی تێ ینی کارێکی پێتێکردن ئەڤەیە مشکلاکە چکو ینی خەلکن هەنا مەسلم بایستن تەناسکر ینی نەرینە کووانا هەیە جودایش نەرینە کەسێک دی ئەڤایە بەلکی دهێلێ گۆ کۆنترۆلە چیت بۆ لێ پەرافکردن سەر فیسبوک ئەڤەیە خۆ مشکلاکە و ئانا ئەدبێ فیسبوک کۆمپانیا نەهچێ کرد یان ژی فیسبوک جودا کرد ji واتساپ و ئینستاگرام ji بۆ گۆ شێوایەکی مایکرۆ لەسەر هەر پرۆداکتێکی بنەوێ کۆنترۆلاوە بکێ و وێگەلکی زەحمت بێ ڕاستی نە تشتێکی هەسانیە. بەس کاکە دڵشاد زانیاری کە ئەم دەدەین چ شت کە ئەم لەسەر فیسبوک دەنووسین چقەت جهی مەترسی یان جهی خەتەرە؟ یعنی تشتا گۆ ئەم دەنویسن دوێ ئەم ناز بکن گۆ ینی فیسبوک پۆلیسیاوی تێگو هەرتن بەلکی ئیرۆ تشتێکی بنویسێ ئەف تشتا هەانێ
اوكي بالسر فيسبوك بلكي صبانا اوكي بالسر فيسبوك هنا كان مثلا السر انستغرام صورتنا دادخل سر انستغرام جو جيانا كي خوش دكن دتشنوتين هفالين وانا هنا دي هنا الوان صورتها دنرن جو هفالين وانا نين جيانا كي وانا خوش نين اواجي برشركي سايكولوجي سر فانكاسات كي وبالذات السر كسين جو عمري وانا قبل 16 سال و 16 سال براستي ام نظام بلكي تشتكي داخل سر فيسبوك تشتكي نورماله ليبلي تشتكي بلكي خطر بيان نباش بيش بوكا سكدي فيسبوك دبيجي تيماما هافسنگی لسر فيسبوك د پاریزن بس از دنگ ناکم دنگ نایمه نو که دنگ دید یا نه که دوشان دنگ ما دبیسی بگوره از دنگ ناکمه I'm sorry دیاره پیمندی من قلق دشاد پیچک قط بو که دوشان دنگ ما دبیسی است یا نه الو مخابن دنگی ما لگل که دشاد برا قط بو هیویدارین جاریتر الو دو داره دکن نوکه نه مخابن که دشاد هر ساغبن دشاد اسمان پسپاری اولهی انترنتی گلکس پاک جبوکو بمرابون نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. سۆزên جیهانیên kêmkirina asta gaza karbonê ew beşeke ji hewlên pêwîstên rêgirtina li گەرمبوونە کەشوهەوە یا وەکو نەتەوەی نێگرت و وەکو کارەسات بناو دەکە و هشداری divê دەربارەی دەدە بەری کۆمبوونا گرنگ یا کۆپ 26 لە گلاسگۆ یا بریتانی هەفتەیا بێ کۆ دێ سەرکردەیên جیهانê تێدا ئەرێ بکەن لەسەر هەن کەریارên بهتر لە دژی گەرمبوونا کەشوهەوەی راپۆرتا هەنری ڕێجوەل بهتر زانیاری هەنە. لە کونفرانسە لووتکەیەکەی کەشوهەوای پاریسی ساڵی 2015دا ڕێبەرانی جیهان پەیمانیاندا بۆ سنووردارکردنی بەرزبوونەوەی گەرمی زەوی بۆ 1.9 پلەی سەدی بە پێی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان کە ڕۆژی سێشەمە بڵاوی کردووەتەوە دەڵێت بەڵێن و پەیمانەکان لەگەڵ سیاسەتدا ناگونجێن و هەروەها ئەو ڕێکخراوە سەبارەت بەو وابەستیانەی بەر لە کۆبوونەوەکەی گلاسکۆ ئاگاهی دەدات کە تا ساڵی 2030 بە ڕێژەی لە 7.5 گازەکانی ژینگە ناساس کەم بکرێنەوە بە بەراورد لەگەڵ پەیمانەکانی پێشوودا چونکە سنووردارکردنی 1.5 پلەی سەدی گەرمی جیهانی پێویستی بەوەیە ئەو گازانە بە ڕێژەی لە 155 کەم بکرێنەوە. تا ئێستا بەڵێنی سیاسی زۆرمان بیستووە بۆ کەمکردنەوەی پلەی گەرمی زەوی بەڵام هێشتا بەڵێنێکی کۆنکرێتیمان نییە. لە ئێستادا لە جیاتی 1.5 پلەی سەدی گەرمبوونی زەوی خەریکین بەرەو 2.5 بۆ 3 پلەی سەدی دەچین. کەواتە ئەمە مانای چی دەوێت بۆ زەوی بۆ مرۆڤەکانیش؟ زاناکان دەڵێن گۆڕانی کەشوهەوا لە ئیستادا بووەتە هۆی زیادبوونی فرکانس و چڕبوونی شەپۆلەکانی گەرما. راپۆرتێکی ئەم دواییەی چاتهام هاوس دەریخستووە کە لە ئاستی جیهاندا ڕێژەی مردنی پەیوەندیدار بە گەرما لە نێوان بە ساڵاتچواندا لە سەرەتای سەدەی ڕابردووەوە تاوەکو ئیستا نزیکەی 54% زیادی کردووە و لە ساڵی 2018دا گەیشتووەتە 296,000 حاڵەتی مردن. ئێمە پێشبینی ئەوە دەکەین نزیکەی 400 میلیۆن کەس ڕوبەڕووی شەپۆلی گەرما ببێتەوە تا ئەو ڕادەیە کە چیتر نەتوانن لە دەرەوە کار بکەن. بەرزبوونەوەی پلەی گەرما دەبێتە هۆی دروستبوونی گەردەلوول و لافاوی قورس و لە ماوەی درێژتریشدا دەبێتە هۆی توانەوەی سەهۆڵەکان کە ئەمەش ئاستی ئاوی دەریاکان بەرز دەکاتەوە و شارە کەناریەکان دەخاتە مەترسیەوە. گۆڕانی کەشوهەوا بەمانای وشکە ساڵی زۆرتر و درێژترە. زانایان دەڵێن وڵاتە دەوڵەمەندەکان پێویستە پەیمانی ساڵی 2015یان جێبەجێ بکەن بۆ یارمەتیدانی وڵاتە هەژارەکان بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانی کەشوهەوا و کاریگەریەکانی. cascading impacts that we see coming out of drought, heat waves
ئەو کاریگەریە گەورانەی کە دەیبینین هەمووی بەهۆی وشکە ساڵی و شەپۆلی گەرماوەیە. لەوانە کۆچکردن و نەبوونی خۆراک بۆ هەمووان و بەرزبوونەوەی ڕێژەی ئافات و نەخۆشی و هەر بۆیەش لە بەرژەوەندی وڵاتە دەوڵەمەندەکاندایە هاوکاری بکەن و ئەو 100 میلیارد دۆلاری لە کۆنفرانسی پاریسدا ماوەیەک بەڵێنیاندا ساڵانە بۆ کەش و هەواتەرخانی بکەن تاکو ئێستا دیار نییە دابینی بکەن. هاوکاتی ئەوەی کە ڕێبەرانی جیهان بۆ کۆنفرانسی گلاسکۆ ئامادە دەبن مەترسیەکان بۆ سەر زەوی و بۆ مرۆڤایەتیش لە بەرزبوونەوەدایە. ئایا ڕێکەوتنێکی نوێی جیهانی بۆ کەمکردنەوەی ڕێژەی گازە ناسازەکان دەتوانێت بێتە ئاراوە لە کۆنفرانسە نوێەکەی گلاسکۆدا؟ سەرۆکوەزیرانی بریتانیا بۆریس جۆنسۆن وەک میێوانداری کۆنفرانسەکە باسی هەڵسەنگاندنی خۆی دەکات. من زۆر نیگەرانم چونکە لەوانەیە شتەکان بە هەڵە بڕۆن و ئێمە لەوانەیە ئەو ڕێکەوتنانە بەدەست نهێنین کە پێویستمانە. هەر زۆر قورسە. زانایان دەڵێن ئەنجامی کۆنفرانسەکەی گلاسکۆ لەوانەیە کاریگەری لەسەر هەر یەک بە یەکی ئێمە هەبێ لەسەر گۆی زەوی. ساڵی 2015 چەسەکانی داعش لە شاری مووسڵ 5 کەسیان خستە ناو قەفەزێکی یاسنین و دایان چۆڕاندە ناو ئاو لە ناوەندی شارەکەدا تا خنکان. ئێستا قەفەسەکە بووە بە سیمبۆڵی ئەو کوشتنە دڕندانەیە کە لە ماوەی ئەو چەند ساڵەدا داعش شارەکەی کۆنتڕۆڵ کردبوو. لە ساڵە 2015دا و لە سەردەمێکێک دارێن داعش 5 کەس هات نەکوشتن بە ڕێکێکە گەلێک جێواز و دڕندانە کود ناوە قەفەسێکە ئاسنیدا کردن و بە قەفەس ڤەکردنە بن ئاوێڤە. تهمەتا ئەوان کەسان ئەو بوویە و پەیوەندی بە هێزن ئەمنیên عێراقێڤە هەبوو. قەفەسا ئەف هەر 5 کەسەتێدا هاتینە خەندقاندن نوکەل سێریانا مووسڵت جەدیدە ku êk ji taxên aliyê rastê bajarê Mosilê ye û cihekê herdem bi qerebaliğe. Ev qefese wekû bîreweriyeka xemgîn li cem xelkê Mosilê maye. ئەوان حەز کرد هێجەتێکی لێ دەربێخن دا کوب کوژن بەشێک جوان ئەو بوون ئەوێت ناواوێ قەفەسێدا خەندقاندین و بەشێک گرنەت ناوا ترۆمبێلێکێدا موشەکێک لێدا و بەشێکی دیژی ئەیک جوان کوڕێ مامێ من بوو وەریسێکی من ڕێژکردی ستۆوی ئالاند و ئەوژی کوشتن. Kesûkarên ev kesên nava evê qefesêda hatîne xendiqandin dibêjin. Her demê çavê me lêtkevîtin zolma cekdarên Daeş dihête bîra me û heman demda em serbilindîn ku ev qefese li cihekê wesa danayî. ئەو کردنە ناوا ئەوێ قەفەسێدا و سەرێ قەفەسێ ئاستی گرێدا و دەرگاه قفل کرد و کردنەت ناوا ئاوێدا پتری 15 خولەکان ئەوت ناوا ئاوێدا هێلان دەمێدەر ئانین هەمیان گیانی خۆش دەستدا بوو. ئەوە بوو چیرروکاوێ قەفەسێ هەستێکی گەلک نەخۆش جەمە دروست بووە دەمێ ئەموێ قەفەسێت بینین هەبوو ناوێش نەبوو ناوێ باشترە ژبەرک و خەلک بیریا یادگاریە نەخۆش دکەن. ئەف قەفەسە نەها بووە هێمایەک لە باژارێ مووسڵێ و هەر کەسێ هاتوچۆیا ئەvê deverê biketin û li vê qefesê binêrît yadgariyên gelek nexweş dikevne serê wî da kul serdemê çekdarên Daeş bi çavên xwe dîtîn û bi taybet kes û karên evan kuştiya. Kawa Emerdengê Emerîka, Mosul. فستیڤاڵی خواردنی شقامی شاری نیویۆرک لەلایەن فەرتر لە 100 فرۆشیاری جیاوازەوە ڕێکخرا بوو. نیویۆرکەکان کە بەشداری فستیڤاڵەکە بوون دەرفەتێکیان هەبوو بۆ چێژ وەرگرتن لە خواردنەکان هەر لە ئەمریکای باشترەوە بگرە تا ئاسیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆ ئەوروپا. لە باژارێ نیویۆرکê carekê din festîvala xwarin û vexwarinên namneteweyî hate lêdarxistin. Di festîvalê de ji başûrê Amerîkayê bigirin hete Asyayê û ji rojhilata navên bigirin hete Ewropayê xwarin û vexwarinên pêşgehên cuda ji bo Nîwyorkiyan hate amadekirin. Li gor rêveberê festîvalê Dragon Yamamoto li vir ji sedî zêdetir mitbaxên cuda cih digirin. Li ji ber sedema pandemiyê festîval wek berê nîne.
بەری پاندەمیێ مە ئەف فستیڤال ساڵی 18 جاران لەدار دەخست لێ مخابن ئیساڵ ئەف جارە سەیەمە و ئەف فستیڤال تێ بڕێڤە برن ئەم هێوی دکن کۆمکار بن ساڵە بێ دیسا فستیڤاڵە خەوەک بەرێ لەدار بخن سوزن هوانگ جی دستاندا خوارنên pêşgeha Çînê da dixebite. Suzin dibêje armancawan parvekirina xwarinên çandîn e. Ev demekî dirêj bî min netkarî bê me festivala. Belê ev cara min yo êgê ye, ez têm evê festivalê û ev jî cihê xwarname ye û ev çendeh alîkariya me dikitin ji bo têkeliyên xwe çêtir bikin li gel xelkê û her wasa alîkariya şêfa bikin ku xwarnên xwe çê bikin. Kanır cê jî wek peşterwanekî hatiye festivalê û kokonetek û hin xwarinên cuda jî kiriye. Kanır got ku di vê festivalê de ew him dikare xwarinên cuda tem bike û him jî bi hewalên xwe re wexteke baş derbas bike. It's great. There's all sorts of great food around. There's a lot of فستیڤالێکە پڕ باشە هەروەها خواردنێن پڕ خۆش هەنە دستانdan de jî tiştên bê hempa cih digirin ez nikarim tu gaznan bikim. Yukî ku jî di standekî da aşpêj e. Yukî dibêje armanca wan pêşkeşkirina xwarinên Japonî ji bo ciwatên din e û berdewamê jî got ku xwarina bi navê okonomiyakî pir hatiye hezkirin. Ez li vir xwarina ku bi navê okonomiyakî tê zanîn çê dikim ev xwarin wekû pankêkeke vejeteryanî ye. Em şînkayên cuda hêkan û ard tevlî hev dikin paşê jî wekû pankêkekê dipejînin. Her çiqas festival wek salên berê nebe jî dîsa jî pir qelebalık bû û Newyorkiyan careke din derfet dît ku xwarinên cuda tem bikin. Sinan Tunçdemîr, Dengê Amerîka, New York. بین هجا کورد کۆنێکشن ور بداوی هاتن بهێوینە سیستێمە پێشکەشکەری بدلێەوە بن هەرحال کورد کۆنێکشن بە تەواهی و راپۆرتێنوێ تەفدا و دکار لەسەر ماڵپەرین کورمانجی و سۆرانیین دەنگی ئەمریکا تەماشا بکەن تا جارا بێ سلاڤین خالد فتح و ڕەڤین دۆسکی لە کۆنترۆلی لەڤر لە ستودیۆ جانی دیلان و من ساڵح دەمی جەرج بۆوە هەر شاد و بەختەوەر بن بمینە خۆش.